بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله الذي جعل لعباده مواسم الخير والطاعات واغتنام الحسنات، وفضل بفضل القرآن العظيم شهر رمضان، ومن شهر رمضان 10 ليال في أواخره، وليلة القدر ليلة خير من 1000 شهر. أما بعد، خواجان داوات ليكين بقوري وعزة جلال خوت ليمان ببوري وليمان خوش ببي طاعة عبادتي أو مان قيت لي قبول كردبين، وبمان كيكك لواني كوا آزاد بين لا آقري دوزخ یەکێک بین لەوانەی کە خوای گەورە بە باشترین شێوە پاداشمان بداتەوە لەو مانگە پیرۆزە، و داواکارین لە خوای گەورە مسلمانان سەر بخەی لە هەموو شوێنێک، بە تایبەت کەوا ئێستا ئەبینین لە هیندستان هندۆسە ئاگرپەرست و چێڵپەرستەکان و مشکپەرستەکان کەوتونەتە گیانی مسلمانان و ئەزیەتیان ئەدەن و بە هەموو شێوازێک ئیستیفزازیانەکەین، داوا لە خوای گەورە ئەکەین کە خوای گەورە ئەوانیش سەر بێخی و بیان پارێزی، عەرز و ناموسیان بپارێزی، و هەروەها مسلمانانی فەڵەستینیش کەوا بەدەست جوولەکە ناپاکەکان هێرشی دڕندانیان ئەکرێتە سەر و بریندار ئەکرێن و شەهید ئەکرێن، خوای گەورە ئەوانیش نەجات بدا و ئومەتی مسلمانان سەر بێت. بەڕێزان، ئەوەی کە ماومانە لە مانجی ڕەمەزانی پیرۆز ئەیام قەلیلە، چەند شەوێک و چەند ڕۆژێکی کەم ماون کەوا بتوانین ئەو ڕۆژانە بە فرسەت وەربگرین، بتوانین ئەو ڕۆژانە بە هەڵ وەربگرین، چونکە خوای گەورە هەندێک مەواسیم و هەندێک دروشمی داناون بۆ ئێمەی مسلمان کە بتوانین ئەو دروشم و ئەو مەوسیم و ئەو کاتانە بە هەڵێکی گەورە وەربگرین. بەڕاستی ئەوانە خەرمانن کە خوای گەورە دایان نایە لە بۆ ئینسانی ئیماندار، جۆخینە لە بۆ ئەوەی کەوا ئینسانی ئیماندار بتوانی خێر و چاکەی زیاتری تێدا کۆبکەتەوە. لەوانەش چۆنیەتی پێشوازیکردن و خۆ ئامادەکردن لۆ ئەو دەشەوانەی کەوا دێن. ئایا ئەو دەشەوانەی کەوا دێن وها بە ئاسانی بەسەرندا تێپەڕن و بڕۆن و بەبێ ئەوەی کەوا ئێمە ئەسپی خۆمان تێتاو بدەین و بەبێ ئەوەی بتوانین کەوا شتێک بکەین لەوەی کە خوای گەورە لە ڕۆژی قیامەت و لەو ڕۆژی دوایی پاداشمان بداتەوە. هەروەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی لەو فەرمودەیە کە بە پلیکانەکانی مینبەر بەسەر کەوت، یەک لەو پلیکانە بوو کە جبریل عەلەیه سەلام پێیگۆ دمی بە خۆڵ دابچیتن. پێغەمبەر فەرمووی ئەوانە چێ بوون؟ یەک لەوانە ئەو بوو فەرمووی کەسێک کە ڕەمەزانی بەسەردا تێپەڕیت و بە تەواوی بڕوا و کارێکی وانەکە کە خوای گەورە لێ خۆش بێ. ئەوە ڕەمەزان بەرەو کۆتاییەتی. ئەگە کارێکی وامان نەکردیە دەبێ ئەو جارێ کارێکی وا بکەین، ئەو دەشەوانە تەعویزی ئەو ماوەی بکەینەوە کەوا ڕۆیشتیە. ئەیجە بە کەم و کوڕی بیتن یان بە تەواوەتی بیتن، هەمومان بەشی خۆمان کەم و کوڕیمان هەیە لە پێشوازیکردنی مانجی ڕەمەزانی پیرۆز و هەروەها ئەنجامدانی تاعات و عیبادەتەکانی ئەو ڕۆژانە. بەڕێزان، گرنگی شەوانی کۆتایی ڕەمەزانی پیرۆز کە شەوانی ئەخیرن، پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر تەئکیدی لەسەر کردیتەوە و زۆریش بەجددی بووە لەسەر ئەو دەشەوانە کە کۆتا شەوی مانجی ڕەمەزانی پیرۆزە. هەروەکو دایکمان عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بی دەجێڕیتەوە دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک دەگەیشتە ناو دێی ڕەمەزان، دەشەوەکانی ڕەمەزان ئەفەرمی شەدە میئزەرەه، خۆی توند ئەکردەوە و خۆی لە سەرجێیی ئەپارێست، و ئەحیا لەیلەه، شەوەکەی زیندوو ئەکردەوە بە تەواوەتی، و ئەیقەظە ئەهلەه، و هەروەها خاوخێزان و خانەوادەکەی خۆشی بەخەبەر دەکردەوە و لەوەی کە ئەوانیش لەو خێرە بێبەش نەبن. کەواتە
ئەوە تایبەت نییە بەوەی کەوا پیاوان تەنها ئەو شەوانە زیندوو بکەنەوە، بەڵکو بە پێی توانە ئافرەتانیش ئەتوانن ئەو شەوانە زیندوو بکەنەوە، بەڵام بە عیبادەت و خواپەرستی و لە خواترسان. بەڵێ ئەوەی کە لەو فەرمودەی هاتیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەفەرمی حەزرەت عایشە ئەفەرمیتن ئەحیا لەیلەه، یعنی ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو شەوەیدا بە تەواوەتی شەوەکەی زیندوو کردوتەوە، نەک وەکو خەڵکانێک کە ئێستا شەوەکەی نیوەی بە مسلسلات و نیوەی بە خواردن و نیوەشی بە سەردان و سەردانی بێ ئیستیفادە، یعنی سەردانی هاکەدایی. ئەوە نییە کە مەسەلەن کەسێک سەردانی نەخۆش و سیلەی ڕەحمی بە شێوازی چواکە، بەڵام نەبیتە هۆکاریەوەی کە تەئسیر لە ئەوەی بکە ئەتوو عیبادەتەکانت کەم بکەیت، بەڵکو شەوەکەی بە کاملی زیندوی ئەکردەوە لۆ خوای گەورە، لۆ عیبادەت و خواپەرستی. و لە فەرمودەیەشتیش ئەفەرمیتن أفرمي ما رأيت رسول الله صلى الله عليه وسلم قام ليلة حتى الصباح. أفرميتن هيس كاتك بيغمبرم نبيني وشويتي زندي كربيتو تابا، يعني تنها شواني قدر نبي، تنها شواني دا أخير رمضان نبيتن كيك لدوايك أو شواني زندي كردوا. وأفرمي هيس مانجيتش بيغمبر صلى الله عليه وسلم بتواوتي بروجون وبلدويك تنها لمانجي رمضاني بيروز. ئەو شەوانە چۆن زیندی بکەینەوە؟ ئێمە زیندیکردنەوەی ئەو شەوانە بە چ شێوازێک ئەبی؟ طەبیعی ئەگەر ئێمە بمانەوێ خۆمان ئامادە بکەین لۆ ئەو شەوانە، ئەگەر ساڵێک لە ساڵەکان قاتی و قوڕی و گرانی بوو بیتن، کەسێکیش بە ئێمە بڵێ لە فڵان شوێنە ئازوقەیەکی باش هەیە و تەوزیع ئەکرێ، بەس کەلوپەلەکانی خۆ دەگە خۆ بن لەوەی کەوا وەری بگرن، چ ئەکەین؟ هەرچی تەریس و گونیە و تەنەکە هەیە لە خۆ هەڵەدەین لەوەی بچین ئەو ئازوقەی وەربگرین، لۆی کەوا ئەو قاتیەک هەیە پێی پڕ بکەینەوە، ئەو نەبوونی هەیە پێی پڕ بکەینەوە. بەڵام ئەگەر تەماشا بکەین لەوەی قاتی تر هەیە کەوا ئەمە بتوانین چەندی زیاتر خێر لە خۆ کۆ بکەینەوە، ئایا قاتی نییەوە کەوا ئێمە ناتوانین ڕۆژانە چەندەها سەدەها ملیۆنەها خێر لە خۆمان کۆ بکەینەوە؟ کاتێک کە پێشوازی لەو ڕەمەزانەیە لەو دەشەوانە ئەەکەین، پێویستە وەکو ئەوەی وابی کە ئەتوو بچی لە نەبوونی قاتیەکەی خۆت پڕ بکەیەوە، وەکو ئەوەی وابیکەوە ئەتوو بچی ئەو جۆخینەیان ئەو خەرمانەی کە هەیە بەشی خۆتی لێ ببەیت، چەندی لێ ئەبەی؟ کەس لەمە ڕازیە بەشێکی کەمی ببا و بێتەوە ماڵێ؟ کەس ڕازی نییە. هەر یەکە و بەشی خۆی چەندی توانایدا هەیە دای ئەگریت و باریەکات و دەینیتۆ ماڵێ. ئەیدا ئەو دەشەوانەش نمونەی ئەوەیەکەوە ئەمە بتوانین خێر و چاکەکان تاعات و عیبادەتە چیوا بکەین کەوا پاداشتێکی زیاتر ببینەوە، پاداشتێکی زیاتر وەربگرین، چونکە نازانین ئەمە ساڵەشکە ئەگەینەوە ئەو دەشەوانەیان نا. کەس گرنگی ئەوەی نییە، مادام بەو شێوەی بیتن کەواتە ئەمە بڵێن ئەوە ئاخیری ڕەمەزانیتن و برین ئاخیریش دەشەوانیتن، با بتوانین لەو دەشەوانە زیاتر عیبادەت و تاعەت بکەین. یەک لەو عیبادەت و تاعەتە گەورانەی کەوا هەیە ئەویش پێگوتری ئیعتیکاف، خۆمان ئامادە بکەین لەوەی کەوا ئیعتیکاف لەو شەوانەدا بکەین. هەرچەندە زۆربەی زۆرمان لەوانەیە نەتوانین بەو شێوایە ئیعتیکاف بکەین کە بەردەوامی دەڕۆژەکەی بە حکمی ئەوەی هەیە دەوام و ئەو شتانەی هەیە، بەڵام بە تایبەتی شەوەکان بە هیچ شێوەیەک وا نەکەین ئەو شەوانەمان لەدەست بڕوا ئیعتیکافی تێدا بکەین، چونکە ئیعتیکافیش پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو سنەتێکی مؤکەدە سوور بووە لەسەری، بەردەوامیش کردیتی و هیچ کاتێکی لە ژیانی خۆیدا بەجێ نەهێشتیە. لەوانە پێغەمبەر ابن عمر فەرمیتن ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی كان يعتكف في العشر الأواخر من رمضان. پیغمبر صلى الله عليه وسلم هر دشوكي اعتكاف يكر لرمضان واعتكافش قوتمان يكك للسنتاني كوا پیغمبر صلى الله عليه وسلم لسري بردوان بوا. اعتكافش لوتيا لو يكوا أتو بيونديد بدنيا و نميني يعني كم ببي بپسڕێ پەیوەندیت بە دەور بەری خۆوە نەمینیت، ئەو دەشەوانە ئەتوو ڕاستەوخۆ پەیوەندیت بە خالقەوە بی، ڕاستەوخۆ پەیوەندیت بە خوای گەورە هەبی، ئیتیساڵێکی مباشرت هەبی دەگە خوای گەورە، هەرچی ڕاز و نیاز و ویست و دوعا و پاڕانەوەت هەیە لە خوای گەورە داوا بکە.
گەورەترین ڕاز و نیازی مەش لەو دنیای چییە؟ لێ خۆشبوونی خوای گەورەیە، مەغفیرەتە. و گەورەترین دوعاش لەو شەوانەدا وەکو عائشە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە عائشەی فەرمی دایکمان فەرمووی گەورەترین دوعا اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا، کە ئەمە ئەو دوعایە زۆر زۆر گەورەیە پێویستە لە بیری نەکەی. کەواتە کە ئەمە زانیمان ئەو دەشەوانە دەشەون کە ئیعتکافی تێدا ئەکەین وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە هەموو ساڵانی ژیانی خۆی 10 ڕۆژ ئیعتکافی کرد، تەنها لە ساڵی کۆتایی تەمەنی خۆیدا 20 ڕۆژ لە ئیعتکافدا بوو و جبریلیش عەلەیهی سەلام هەموو ساڵێک ڕەمەزانان داتە خوارێ و قورآانی پێی دووبارە ئەکردەوە و قورآانی مدارەسە ئەکردەوە لەگە پێغەمبەری صلی الله عليه وسلم. گەورەترین کار و کردەوە کەوا لەو شەوانەدا بکەین ئەوەیە کە نوێژکردن تەهەجود، ئەو نوێژانەی کەوا ئەکرێن لە شەوانی قەدر، ئەو نوێژە سونەتانە کە بە شەو نوێژ ناسراون، و هەروەها قورئان خوێندن کە قورئان خوێندنیش یەکەکە لەو عیبادەتانەی مرۆڤ ئەتوانی بە ئاسانی پاداشتێکی زۆر گەورە وەربگری، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیتن هەر پیتێک لە قورئان 10 خێری هەیە، هەر پیتێک لە قورئان 10 خێری هەیە. ئیجا حیسابیکە ئەگەر ئەتوو لە ڕەمەزانێ چەند ختمەچی بکەیت لەو دەشەوانە بتوانی یەک ختمی بکەیت چەند پیت لە قورئانت خوێندیە هەمووی حیسابکە. ئەمە ئەوەیە کە ئەرێین خەرمانە لەو دەشەوانە کە ئینسان بتوانی کۆی بکاتەوە. و هەروەها خێرکردن و سەدەقەکردن ئەگەر لە دەستت بێ بتوانی لەو دەشەوانە خێرەکانی خۆت ئەنجام بدەیت، و هەروەها زیکر و وردی خوای گەورە، و هەروەها دوعاکردن و پاڕانەوە لۆ خۆت لۆ خانەوادەی خۆت لۆ مسلمانان بەگشتی. ئەوەش یەکێکە لەوانەی کەوا مرۆڤ بتوانی لەو شەوانەدا زیندوی بکاتەوە، لەو شەوانەدا ئەنجامی بدا. و هەروەها قورئان خوێندنیش بە شێوازێک بی کە ئینسانی مسلمان بزانی ئەوە قورئانە کەلامی خوایە، و کاتێک کە قورئان ئەخوێنی بە چ شێوازێک؟ بە شێوازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەر کو قورئانی خوێندیە وەکو ئێمە نە، پێغەمبەر صلی الله عليه وسلم بە تەئەنی قورئانی خوێندیە، بە لەسەرخۆی قورئانی خوێندیە، بەوەی کە گەیشتی تا ئایەتی ڕەحمەت داوای لە خوای گەورە کردیە ڕەحمی پێ بکە، کە گەیشتوتە ئایەتی عەزاب داوای لە خوای گەورە کردووە کە لە عەزاب بیپارێزی، کە گەیشتوتە ئایەتی بەهەشت و نیعمەتەکانی بەهەشت داوای بەهەشتی کردیە و داوای نیعمەتەکانی بەهەشتی کردیە. ئەو شوێنانش کەوا عەزەمەتی خوای گەورە بووە تعظیمی خوای گەورەی کردیە لە قورئانی پیرۆزدا. و هەروەها ئێمە دەبی لەو شەوانەدا وەکو گوتمان عیبادەت لەو عیبادەتانە دوعاکردنە، چونکە خوای گەورە ئەفەرمی وإذا سألك عبادي عني فإني قريب، کاتێک کە بەندەکانی من داوای من ئەکەن داوا لە من ئەکەن دوعا و پاڕانەوە ئەکەن بزانن کە خوای گەورە فەرمی من نێزیکم. أجيب دعوة الداعي إذا دعان، ئەو کەسەی کەوا داوا ئەکە و ئەپاڕێتەوە لە خوای گەورە لێی خۆشەبی و دعواکەی قبولەکە فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. با ئەوانیش استیجابەی خوای گەورە بکەن، با ئەوانیش جوابی خوای گەورە بدەنەوە، خوای گەورەش جوابیان ئەداتەوە و خوای گەورەش دوعاکانیان گیرا ئەکا. لۆیە ئینسانی ئیماندار پێویستە حرسی هەبیت و سووربی لەسەر دوعاکردن و پاڕانەوە لە خوای گەورە. وەلەو شەوانەدا پێویستە ئینسانی مسلمان خۆی لە هەندێک شت بپارێزی، لەوانە قسەکردنی دنیایی، ئەو قسانەی کەوا ناس نەبابی ئەوەی کە عیبادەت بن، خۆی بپارێزی لەوەی کە زیاتر خۆی مەشغوڵکە بە زکر و تاعەت و عیبادەتی خوای گەورە. و بە تایبەتی تریش لە مزگەوتەکان کاتێک کە ئینسانی ئیماندار خۆی ئامادە ئەکا بچی ئیعتیکاف بکا لە مزگەوت، ئەو شتانەی کە خۆی ئەزانی عیبادەتە و خواپەرستیە لەوانە زیاتر بە تخونی نەکەوی، چونکە کاتەکەت لێ ئەڕوا، کە کاتی شتڕۆی جارێشت ئەو کاتە ناگەڕێتەوە، ئەو کاتە پیرۆز و مبارەکانە ناگەڕێنەوە،
لۆی ئینسانی مسلمان ئەوانە دەبی بە هەند وەربگریتن لۆی کەوا پاداشت و خێری زیاتر وەربگریتن. و هەروەها پێغەمبەرە فەرمی صلی الله عليه وسلم ئەفضل ئەیام الشهر گەورەترین ڕۆژەکانی مانگ ئەو ڕۆژانەنەکە خوای گەورە چ ئەکا خەڵک لە ئاگر ڕزگار ئەکا تعتق الناس من النار خەڵک لە ئاگر ڕزگار ئەبی و داوا بکەین لەوەی کە خوای گەورە بمانکەتە یەکێک لەوانەی کەوا لە ئاگری دۆزەخ ڕزگاریان ئەبیتن و لە ئاگری دۆزەخ نەجاتیان ئەبیتن. بەڕێزان ئێمە کاتێکەوە لەو شەوانە دائەنیشین و لەو شەوانە زیندوو ئەکەینەوە پێویستە بە ڕوحیەتێکی گەورە بە ڕوحیەتێکی مسلمانانە لەگەڵ مسلمانان بەیەکەوە دابنیشین و هەروەها بتوانین وا بکەین کە منداڵەکانیشمان لەگەڵ ئەو حاڵەتەی ڕابێن لەسەرەوەی کە ئەو شەوانە لەگەڵ ئێمە زیندوو بکەنەوە. بۆیە لە گرنگترین ئەو خاڵانەی کەوا وەکو ئامۆژگاری و نەسیحەت باس ئەکرێن و تێیدا مرۆڤ بتوانی ئەو دەشەوانە بە هەند وەربگریتن چەند شتێکی باس ئەکەین لەوانە. هەموو ئینسانێکی ئیماندار پێویستە گەورەی خوای گەورە لە ناو دڵی خۆیدا جێگیر بکە و بزانی ئەوەی کە ئەتوو بەرامبەری ڕاوەستای خوای گەورەیە و بزانی ئەوەی کە ئەتوو دانیشتی لە پێناوی خوای گەورەیە کە عەزەمەت و گەورەی خوای گەورە هاتە پێش چاوی ئەو جارە عەزەمەت و گەورەی ئەو دەشەوانش بێخە ناو دڵی خۆت کە ئەتوو لە دەشەوانێکی لە بۆ خوای گەورە دانیشتی ئەو دەشەوانش گەورەترین شەون. ئەوە زۆر گرینگە کە ئینسان بزانی کە هاتێ ناو عیبادەتی بزانی بەرامبەر چێ ڕاوەستایی لۆ چێ عیبادەتی ئەەکەی و عیبادەتەکەت بە چ شێوازەکی بی بە چ ئەدەبەوە کە ئەدەبەکەوە بەرامبەر بەخوای گەورە ڕابوەستین. لەو دەشەوانە هەز بکەیکەوە لە دڵەوە ترست لەوەی هەبی ئەو دەشەوانت لە دەست بڕۆن کە ئەتون توانیت و لە خۆ بکەی ترست لەوەی هەبی ئەو دەشەوانت لە دەست بڕۆن و ناکەی لە دەستت بڕۆن. یعنی بترسی لەوەی برێ ئایا ئەو دقەیە کە ئێستا من تێدا مەبالێم نەڕوە محاولە بکەم یەک خێری تێدا بکەم یەک چاکەی تێدا بکەم یعنی دقیقەیەکیشت بەسەر ناڕوە و لێ مەحروم نەببی. و هەروەها گرنگترین ئەو کارانەی کەوا ئینسان لەو شەوانە ئەنجامی بدات محاسبەی نەفسی خۆیتی محاسبەی نەفسی خۆی بکە لەو ساڵەی کەوا ڕۆیشتیا تاوەکو گەیشتی ئەو دەشەوانە چت کردێ لە کار و کردەوە محاسبەی خۆ بکە و بە خۆت دابڕەوە و جارش کە تۆبە و مەغفیرەت بکە لەوەی خوای گەورە لەو دەشەوانە لێت خۆش ببیتن. لە گرنگترین لە جوانترین شیش ئەوانە چییە کە ئینسانی مسلمان لەو دەشەوانە لە یەقینی وابیتن کە ئەو دەشەوانە متعلق نەبی بە دنیاوە متعلق بی بەخوای گەورە و ئەو دەشەوانە بەگرینی وەربگریتن و هەروەها ئەو دەشەوانە محاولە بکە لە چاکە و عیبادەت بەجێبەجێ بکە. یەکێکیش لەو کارانەی کەوا ئینسان ئەنجامی بدا بە تایبەتی لەو شەوانەی کە زستانە و درێژن ئەوانە زۆر گرینگن کە ئینسان بتوانی نوێژی عیشا و نوێژی بەیانیش بە جەماعەت بکە. زۆر کەس هەیە شەوەکەی دائەنیشی بەڵام کە بەیانی بووە لە ماڵی نوێژەکەیەکە و یەکسەر ئەخەوی ئەوەش ناگاتە خێری ئەوەی کە ئەتوو ئەو شەوەت زیندی کردیتەوە. پێویستە ئەتوو کاتێک کە شەوەکەت جێبەجێ کرد لە شەوەکەت زیندوو کردەوە بەیانیەکەش نوێژەکەی خۆت بە جەماعەت بکەی چونکە ئەوە یەکەکە لەوانەی کەوا کارە گرنگ و خۆشەویستەکانە لەلایەن خوای گەورە. و هەروەها گرنگیدان بەچە گرنگیدان بە ئیعتیکاف و بە مانەوە لە مزگەوت ئەوەی کە باسم کرد. زیادە ڕۆیکردن لە کارە چاکەکان ئەوەش یەکەکە لەوانەی کە ئینسان دەبی ئەنجامی بدا لەو ڕۆژانە و هەروەها سوور بە لەسەر ئەوەی لەو دەشەوانە سوود لەوە ببینی کەوا شەو نوێژ و قورئان و پاڕانەوەی تێدا ئەنجام بدەین. بەڕێزان ئەوە چەند خاڵێک بوون یان چەند بابەتێک بوو دەربارەی ئەوەی کە چۆن بتوانین پێشوازی لەو دەشەوانە بکەین.
هەمومان ئەتوانین و هەمووشمان لە تواناماندا هەیە لە ماڵەوە بی یان لە مزگەوتە بی چونکە ئاعتیکاف ئەوەیە کە لە مزگەوت بی بەڵام ئەوەی کە توانای نییە و لە توانای داهەنیا ئەتوانی لە ماڵیش ئەو شەوانە زیندوو بکاتەوە و بە فرسەتی وەربگریتن ئەو شەوانەی لە دەست نەچێت. لە کۆتاییدا لە خوای گەورە داواکەین خوای گەورە تاعەت و عیبادەت و نوێژ و ڕۆژ و سوزدە و ڕکوع و قورئان خوێندنی ئەو شەوانەی لێ قبول کردبین و داواکەین لە خوای گەورە مسلمانان پارێزراو بکە داواکەین لە خوای گەورە هەرچی ناخۆشی و نەخۆشی هەیە لەناو ئێمە هەموو مسلمانان وەلای بنێتن و خوای گەورە عیبادەت و تاعەت و ڕۆژ و قورئان خوێندنی ئەو مانگەمان لێ قبول بکاتن و خوای گەورە هەنگاوەکانی ئێوە و ئێمەش بۆ ئێرە بەخێر بنووسێ و هەست بەوەی بکەین کەوا ئێستا مەلایکەتەکان دەوری ئێمەیاندایە و پاداشتیش لە خوای گەورە داواکەین لەسەر ئەو ماندی بوونێکەوە ئەنجام ودایە و بەرەو ئێرە هاتوونەوە. آخر دعوانا أن الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم.